ئوخوای ئەو ڕێژەی کە من تۆ لە ڕەمەزان و لە جومعە و لە جەماعەتەکانمان نایبینن ئەو ڕێژەیە کە خەڵک دەنگی پێدا بە ئیسلام وەڵاهی ئەڵی لە فەرەنسا ئێمە دەنگەین ڕئیسی فەرەنسی بە موسڵمانەکانی پەلەتان نەبێ چەند ساڵێکی تر حکمی ئیسلامی لە بەردەستی خۆتانایە بەداخەوە ئێمە لەو عالەمێکی ئیسلامیە خەڵک ئیسلامی نەوێ خەڵک ئیسلامی نەوێ خەڵک موسڵمانانی نەوێ خەڵک موسڵمانانی نەوێ خەڵک ئەلمانیەکی دەستپیس هەڵبژێرێ پێشی وا بێمە ئەمینە والله حرسي جراج بي او مسؤولاني امره قسم بپروردگار حرسي جراج بن كنترولي سياره كمان تسليم ناكم اما بتشيبو بخزنه داري ام ملته اما بتشيبو بقوري ام ملته اما بتشيبو بقيادي ام ملته ملتك تشيش ملتك مسلمان ملتك دصبات ملتك ايمان دار ملتك خاوني صلاح الدين سبحان الله إنا لله وإنا إليه راجعون إنا لله وإنا